لای من گرنگە وەکو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستە حزبی براوە ئەو حزبەی کە براوەیە کۆمەڵک بەڵێنی بە هاوڵاتیان بە هاونیشتمانیان بە خەڵکی خۆیدا بەر لە هەموو شتێک پێویستە ئەوە یەک لە ئامانجەکانی بێگومان دەبێ حزبی براوە ئەوەش جێبەجێ بکە. ئەوەی تر من پێم خۆشە هەموو پێکاتەکان بەشداری بکەن، بەڵام بەشداریەکە لەسەر بابرێن لەسەر خەڵک نەبێ، یعنی لەسەر دەنگدەری حزبی براوە نەبێ. بۆیە هەر حزبە و بە وەزن و پێکاتە و سەنجی خۆی بەشداری بکە. داواکانی لە سەرجەم حیزبەکان پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو هەر پێنجیان با دەستی یەک بگرن، دەست بخەنە ناو دەستی یەکتری، با کوردستانێکی نوێ، با کوردستانێکی گەشاوە بۆ ئەم کوڕە فەقیر و ئەم کوڕە داماوانەدانێن. پێویستە حکوومەت زیاتر گرنگی بە کەتی تایبەت بدە. بەڕای من لە زیاتی ئەوەی کرێکاری بیانی بینیتن یان کرێکار لە دەرەوەی وڵات بینی، هێرکوانە گەنجی زۆرمان هەیە کە بێ ئیش کەوتووە، هێرکوان دەتان بە ئیشیان بێخن، ینی سوود لە توانە و تااقەتی گەنجەکانی خۆمان ببینین لەوەی کە کرێکاری بیانی بینی.